یەک لەو دارە دەگمەنانە کە پێوترێت بەڕووی قەوقاسی کەوتۆتە سنووری ئێمە و لە شوێنەکانی تربوونی نییە. ئەمڕۆ لە قۆناغی یەکەم بۆ پاراستنی ئەم دارە و مانەوەی ڕەچەلەکی ئەم دارە لەم شوێنە لەم سنوورەدا تەلبەندکردنیان بووە و لە قۆناغی داهاتوودا وشارکردنەوەی دانیشتوان و گوندنشینانی ئەم سنوورە ئەبێت بۆ ئەوەی پارێزگاری لەم جۆرە بەڕوە بکەن کە سەرەتێکی نیشتیمانیە و لە ئەم ڕۆژ بەدواوە تیمێکی تایبەتی پۆلیسی فریا پۆلیسی دارستان لە سنووری قەزای سیدەکان جوولیان ئەبێت لەم ناوچانەوە هەر کەسێک دەستبات بۆ بڕینیان یاخۆتێکدانی سروشتی ئەم ناوچەیە بە تونترین شێوە ڕێکاری یاسایان بەرامبەر ئەگرینە بەر. وردەکەم 350 بۆ 400 ساڵ ببێت. و یەکێکە لە دارە باشەکانی مەکرانفیرە تاوەکوێستە بەڕووی قەوقازیە خوشادار تاوەکوێستە ماوە. پرۆژەی بژانەوەی سروشت یاخود پارێزگاریکردن لە دارستانەکانی بەڕوو یەکێکە لە گرنگترین پرۆژەکانی دامەزراوی ڕووەکی کوردستان کە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی BGCI لەگەڵ ناشنال جیۆگرافی و لەگەڵ زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی جێبەجێ دەکرێت. ئەم پرۆژەیە با بڵێن هەدەفی سەرێکی پرۆژەکەمان پارێزگاریکردنە لە دارستانەکانی بەڕوو و لەوەش گرنگتر ئەوەیە کە چۆن بتوانین بەڕوو قەوقازی لە کوردستان بپارێزین. خۆمان دەزانین 4 بۆ 5 جۆر بەڕوومان هەیە لە کوردستان. بەڕووی قەوقازی یاخود شادار یەکێکە لە دەگمەنترین جۆرەکانی بەڕوو و تەنها لە یەک شوێنی شەمانە ئەوی شاخی سەری حەسەن بەگە و ئەگەر بێت و ئەم بەڕوو لە شاخی سەری حەسەن بەگ لە ناو بچێ کۆتایی پێبێ بە دڵنیاییەوە بەڕووی قەوقازی لە کۆی باشووری کوردستان و عێراق نامێ. پێشتر بە پێی داتا مێژوویەکان لە 70 ساڵی ڕابردووە وتراوە ئەم دارە نزیکەی 250 داری پێگەیشتووی هەیە لە سەری حەسەن بەگ. بەڵام ئێمە لە 2 ساڵی ڕابردووە کە ڕووپێویمان بۆم ڕۆکە ئەنجام داوە 30 بۆ 40 دارمان دۆزیوەتەوە کە بەداخەوە نزیکەی لە 175 بۆ 80 لە 60 بۆ 70 ساڵی ڕابردووە لە ناوچوە لەبەرەوە لە ئایندەیەکی نزیکە بەهۆی گۆڕانکاریەکان لە کەشوهەوا بەهۆی ئەو گۆڕانکاریانەوە کە لە ناوچەکەدا ڕوودەدا و لە هەمان کاتیشدا بەهۆی ئەوەی کە خەڵکی ناوچەکە زۆر گوێ نادەنێ دەی بڕنەوە دارەکە لەوە دەچێت لە ئایندەیەکی نزیکدا ئەگەر جیهاتی معنی نێنە سەرخەت و دارەکە نەپارێزن بە دڵنیاییەوە بەڕووی قەوقازی بەجێمان دێڵێ و لێرە نامێن. و ئەمڕۆ بە تایبەتی کە هاتوون بۆ ئێرە بەشێکی گرنگی پرۆژەکە کە ئێمە چەشنێکی گرنگی پرۆژەکە بەڵێن جۆرەکانی بەڕوو کە مەبەستمان لی بیپارێزین لەم ناوچەیە هەیە. بۆ یەکە هاتوین تەمەن بە هاوکاری دەستەی پاراستن و چاکردنی ژینگە واروها لەگەڵ قایمقامێتی سیدەکان واروها ئیدارەی سۆران ئیداری سربەخۆی سۆران هەستاوین تقریبان بە دیاریکردنی شوێنی ئەم دارانە و هەروەها سیاسکردنی هەندێکیان و لەگەڵ لەیبڵکردنی هەندێکیان و لەگەڵ بەردەوام گفتوگۆ و پەیوەندی لەگەڵ خەڵکانی کە لەم ناوچەیەدا ئەژین تاکو ئەم دارانە پارێزگاری لێ بکەین نەهێڵین ببڕدرێتەوە و هەروەها نەهێڵین هەڵبپاچێت چونکە بەڕاستی هەڵپاچینی ژواکە کە ئەمە جارێکی دروست نەبێتەوە چونکە هەڵپاچین لەبەرەوەی گەڵایەکی سەوز و جوان و ناسکی هەیە بۆ ئاژەڵەکانیان لێرە زۆر داهێنین. ئێمە ئەمانەوێ ئەوە بیوەستێنین تاکو بتوانین بەرێکمان دەست بکەوێ و بتوانین لەو بڕوانەی کە دەستمان ئەکەوێت لەم دارە دەگمەنانە جارێکی تر زۆری بکەینەوە لە شەتڵگاکان و کوردستانی پێ ببوژێنینەوە. ئەمە جۆری دەگمەنەکەیەتی کە پێ وترێ بەڕووی قەوقازی. بەڕووی قەوقازی کە تەنها لە هەموو کوردستانە تەنها لەم شوێنە هەیە تقریبان چەند دارێکی ماوە ئەمەیەکێکە لەو دارانە. هەروەکە و ئامارێکە لەلا منە لە ساڵی 2010 تا 2018 نزیکەی 147 و 150 دەرسانەکانی هەرێمی کوردستان لە ناوچوون بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم دار بەڕۆژ لە دەستی مرۆڤاتی بپارێزین یاخود لە دەستی ئەنقەز بپارێزین هەستاوین بە پەرژینکردن و هەستاوین بە تەلبەندکردن و یاخود دانانی تابلو ڕێنمای بۆ ئەوەی ڕەوەندەکان و هەروەها ئەو برە جوتیارانێکە لەم دەڤەرە هەن بتوانین پارێزگاری لەم دار و دەرەختە بکەین و بپارێزین بێجگەلەوەش کە بتوانین لە وەرزی پایس ئێمە بتوانین تووەکانیان کۆ بکەینەوە لە مەشتەل و نەنامانگەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران و دەڤەرەکە بچینین بۆ ئەوەی بەرهەمەکە زیاد بکەین واتە تەنیا کار لەسەر پاراستنی نەکەن بەڵکو کار لەسەر زیادکردنیشی بکەین. زيادة شكلها